گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان بە تایبەت لە پارێزگای هەولێر لەگەڵ مامۆستا لوقمان سعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر گفتوگۆ دەکەم. مامۆستا زۆر بەخێر بێت. وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئامادەکاری چیتان کردو بۆ وەرزی نوێی خوێندن؟ بەڵێ سەبارەت بە ئامادەکاریەکانی پێشوەختە بۆ دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن ئێمە گشتاندنێکمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بۆ گشت پەروەردەی قەزایەکان کردووە سەبارەت بەم بابەتە ئامادەکاری تەواو بکرێ لە گشت ناوەندەکانی خوێندن بە مەبەستی پێشوازیکردنی قوتابیان بۆ ساڵی نوێی خوێندن. ئەم ساڵ چەند قوتابخانە و پۆلی نوێی خوێندن دەکرێتەوە بەڕێوەی قوتابیاندا؟ بەڵێ سەبارەت بە دەستپێکی قوتابخانەکان ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر 1616 قوتابخانە بینایی قوتابخانەمان هەیە کە ئەمانە هەمویان دەکرێنەوە بە ڕووی قوتابیەکان بە مەبەستی پێشوازیکردنیان. چەندیان نوێن و ئەم ساڵ دەخرێنە خزمەتی قوتابیان؟ بەڵێ بۆ ئەم ساڵانە لە کابینی نوێ ئەم 44 قوتابخانەی نوێ دروست کرا لە سنووری پارێزگای هەولێر و بۆ ئەم ساڵی خوێندنیش لە 19 قوتابخانە ئامادەنە کە لە دەستپێکی ساڵی خوێندن کە بتوانن قوتابیان پێشوازی لە قوتابیان بکەن کە قوتابخانەی نوێنە تازە دروستکراوە لە دەستپێکی ساڵی نوێ ئینشاءڵڵا وەردەگیرێ. زۆر باشە. مامۆستا لوقمان هیچ کێشەیەکی وا دیار هەیە کە پرۆسەی خوێندن پەک بخات ئەم ساڵ؟ سەبارەت بە کێشەکان ئێمە کێشەمان نیە لەبەرەوەی لەلایەن وەزارەتی پەروەردە خودی جەنابی وەزیر زۆر مهتەمە بە کارەکانی پەروەردە لە نێزیکەوە متابعەی وەرد و درشتی کارەکان دەکات. سەبارەت بە ئامادەکاریەکان ئێمە لە وەزارەتی پەروەردە وەکو وەزارەتی پەروەردە و بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئەوەی کە زۆر گرنگە کتێبی خوێندنە بۆ ناوەندەکانی خوێندن وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە ئەو حەسەیە کە بۆ مەدانرا بوو بەسەر قوتابخانەکان 100% بۆ قوتابیان ئەم ساڵە کتاب چاپ کراوە کە کتاب چاپ کراوە لەو بەشەی کە بۆ بەڵێ بۆ هەموو لە باخچە تاکو 12 5 ملیۆن و 5,360,000 کتاب لە سەر گشت قوتابیان دابەشکراوە لە باخچەوە تا 12. زۆر باشە. مامۆستا جگە لە پەرتووک پێداویستیەکانی دیکە بۆ قوتابیان و بۆ مامۆستایان هەمووی فراهەم کراوە؟ بەڵێ ئەوەی پێویست بی ئامادەکاری تەواوی بۆ کراوە بەوەکردنەوەی وەرگرتنی قوتابیان کە لە مانگی 8 دەستی پێکرد وەرگرتنی قوتابیان لە قوتابخانەکان ئەم پرۆسەیە کۆتایی پێهاتوو ئێستا قوتابیان وەرگیراون لە سیستەمەکان تۆمار کراون. ئەوەی کە دەمینێ مامۆستایانش لێچینەوە دەست بەکار بوون لە گشت ناوەندەکانی خوێندن بۆ خۆم ئامادەکردن بۆ 25 کە دەستپێکی ڕۆژی یەکەمی قوتابخانەی. ڕاستە. مامۆستا لە سنووری پارێزگای هەولێر هیچ قوتابخانەیەک ماوە ئێستا سێدەوامی تێدا بکرێت؟ سوپاس بۆخوا ئێمە پارساڵ بە پێی پلانێکی تۆکمە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر توانیمان 13 قوتابخانە مابوو کە سێدەوامی تێدا بوو. سوپاس بۆخوا وامان کرد ئێستا کە هیچ قوتابخانەیەکی سێدەوامی لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر بوونی نییە. هەوڵش دەدەین ڕۆژانە کار لەسەرەوەی دەکەین پلانەکانمان لە بۆەیە کە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بەردەوامە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە ساڵی خوێندنی 2023-24 تاکو ئێستاش لەگەڵدا بێ ئێمە 250 قوتابخانەمان نۆژەن کردوێتەوە و بۆ ئەم ساڵش دەرخستەی تایبەتمان ئامادە کردووە نردومانە بۆ وەرگرتنی ڕەزامەندی لە وەزارەتی دارایی کە 300 دەرخستەمان بۆ ناوەندەکانی خوێن کە ئەوانەی پێویستن زۆر پێویستن کە قوتابخانەی دیکە پێویستیان نۆژەن بکرێن. بەڵێ و سەبارەت بە ژووری زیادە کە ئەو قوتابخانانەی لۆدیان لەسەر بوو ئێمە توانیمان 210 ژوور بۆ قوتابخانەکان زیاد بکەین کە لە ناوەندەکانی خوێندن ژمارە قوتابیان لە هەندێک هۆبە زیاد بوو ئێستا توانیمان ئەو مۆزوعی حەلکەین الحەمدوللا. دەستان خۆش. و سەبارەت بە دابینکردنی 300 ملیۆن دینار بۆ سنووری قەزای کۆیە کە لەلایەن بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دابین کرا بە مەبەستی نۆژەنکردنەوە و بە مەبەستی دەستپێکی داوامی خوێندن کە بتواندرێت ئەو قوتابخانانەی کە لە قەزای کۆیە کە برین پێویستی بە نۆژەنکردنەوەی بەپەلە هەبوو ئێستا کاری لەسەر دەکرێت
و سەبارەت بە دەستگای خوێرخوازی بارزانانی نەمریش ئەوانیش بەڕاستی لە نزیکەوە هاوکارێکی تەواوی پەروەردە بوون چ لە ڕووی نۆژەنکردنەوە چ لە ڕووی دابینکردنی کەلوپەل و ئێستاش بینایەک دروست دەکەن بە دەستخۆشیەوە لە سنووری پەروەردەی بنەسڵاوە لە گەڕەک شەهیدان بینایەکی هەژدە پۆڵی دروست دەکەن لەسەر بودجەی خۆیان ئەوەش جێگای دەستخۆشیە کە دەستگای خێرخوازی بارزانانی بەم کارە هەڵدەستێ لە سنووری بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر. دەستیەوەش خۆش بێ مامۆستا لوقمان زۆر بەخێر بیت. بەڕێز مامۆستا لوقمان سعید بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، سپاس بۆ ئامادەبوونت.